بەخێر بێن بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی. بەڵێ ئەوەی گوێتان لێبوو ڕێک بەم شێوەیە لەمە دووە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ناوەکەی دەگۆڕێت بۆ فڕۆکەخانەی جەلال تاڵەبانی. لەسەر و بابەتە ئێمە قسەمان لەگەڵ دانا محەممەد بەڕێوەبەری پەیوەندیخانی فڕۆخانی نێودەوڵەتی سلێمانی کرد، ئەو باسی لێوە کرد کە ئەو بابەتە ناوێت لە دوای لەسەر بدات، بۆیە قسە لەگەڵ دکتۆر محەممەد سابیر بەڕێوەبەری دامەزراوەی مام بکەن. ئێمە قسەمان لەگەڵ ئەو کرد، باسی لێوە کرد کە 2 هەفتە لەمەوبەر مۆڵەت یاخود ڕەزامەندی سەرۆک وەزیرانی عێراق هاتووەتەوە و موافقەتەکە وەرگیراوە کە لەمە دووە فڕۆکەخانەی سلێمانی دەبێت بە فڕۆکەخانەی جەلال تاڵەبانی. و وتی تەنیا کۆمەڵێک ڕێکاری بچووک ماوەن یەک لەوانە کە ڕەزامەندی سوڵتەی چۆن دەڵێ نێودەوڵەتی مەدەنیە لەسەر ئاسی جیهان بۆ ئەوانش موافقەتە بکەن و لە ڕێوەڕسمێکی گەورەدا ناوی فڕۆکەخانەی سلێمانی لێ بکەنەوە و فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلال تاڵەبانی لەسەر دابنێن. پرسیاری ئەومان لێ کرد کە ئایا ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ گۆڕینی ناوی فڕۆکەخانەکە دراوە. دکتۆر محەممەد سابیر باسی لەوە کرد کە ئەوەی پێی وابێت کە ئەو بابەتە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە لە فیدراڵیەت تێنەگەیشتووە. وردەکاری ئەم بابەتە و تەواوی هەموو زانیارانەی کە پێویستن لەبارەی گۆڕینی ناوی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دەتوانن لە 964 دۆتکەی ئاردی وەربگرن.